1970 پێکەوە دەنێ و خاوەنی سێ کچ و کوڕێکە لەوێوە دەیناسێت و پاشان ڕوو دەکاتە ئێزگەی کوردی لە بەغداد و ئەمڕۆ مەراسیمێک لە شاری سلێمانی بۆ چلەی هونەرمەندی خوارێ خۆش و سابر کوردستانی ساز دەکرێت لەلایەن لەقی سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان بە هاوبەشی زانکۆی سلەیمانی و یەکێتی نابینایانی کوردستان ئەم مەراسیمە وەفایەکە بۆ کۆچی دوای کاکە سابر کە بەداخەوە بەهۆی پەتای کۆرۆناوە گیانی لەدەستدا سابر کوردستانی چەکە لە دەنگە ڕەسەنەکانی نێودنیای گۆرانی و مۆزیکی کوردی ساڵانێکی زۆر لە ساڵی هەفتاکانەوە هاتۆتە ناو دنیای کاری گۆرانی وتنەوە. یەکێک بوو لەو هونەرمەندە چاکانەی کە دەنگێکی ڕەسەنی کوردی هەبوو و خزمەت بە هونەری کوردی ئەکرد نەی ئەویست گۆرانیەکانی زۆر بێ و بۆر بێ چونکە من لە نزیکەوە هەندێک جار قسەم لەگەڵا ئەکرد بەڵام زۆر جێی داخە بەڕاستی ئەو خزمەتەی کە ئەو کردی بەرامبەری هەتا مابوو ئەو خزمەتەیان نەکرد. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا باسی گەرم و هەنووکەی ناو کۆمەلگا و ناوەندەکانی خوێندن بەپێی ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەو هەفتانەی ڕابردوو دەرچوو سەبارەت بە سیستەمی نوێی خوێندن کە سیستەمی ئاوێتەیە بە هەماهەنگی لەگەڵ ژووری ئۆپەراسیۆنەکان و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆمەڵک ڕێنماییان دەرکرد سەبارەت بە سیستەمی نوێی خوێندن بۆ ساڵی 2020 ساڵی 2021 ئەم ڕێنمایانە نیشانی دەدەن کە پرۆسەی خوێندن چۆن جێبەجێ ئەکرێت. ئێمە ئەمڕۆ هەڵساین بە ئەنجامدانی ئەو دیدارە زانستیە بە بانکێشکردنی کۆمەڵێک پسپۆڕی تایبەتمەند لەو بوارەوە لەلایەنی پەروەردا لەلایەنی خوێندنەوە لەلایەنی تەندروستیەوە و هاوکار بێت وە پشتی هەبێت بڕیارە پەروەردەیەکان و پشتیشی هەبێت یعنی کەوتە پەروەردەیەکان هەم بەڕوە هەرێنەکەی هەم بەڕوە نەرێنەکەی ئەو بابەتێکە بۆچی ئەو دیدارانە زۆر زۆر گرنگن بە ئەو گرنگە چونکە ئێمە وەکو پەروەردەکار وەکو مامۆستای زانکۆ بەشدار بین لەوەی هاوکار بین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا بۆی ڕاکان بەڕاوە زانستیەکە بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی لێکۆڵنەوەی زانستی دیداری زانستی بڕیارەکان بدرێن نەوەکو بڕیارەکان بە پەلە بکرێتن چونکە بەڕاستی ئەوەی کە ئێمە بینیومانە ئەوەی کە ئێمەش دەیبینین لە هەڵسەنگاندن سای ڕابردوو لێکەوتە نەرێنیەکانی لەسەر کۆمەلگا و لەسەر خێزان و لەسەر خودی قوتابیەکەش زۆر زۆرە بۆیە دەبێت ئێمە چۆن خۆمان دەپارێزین لە کۆڤید-19 بۆ ئەوی لە ڕووی تەندروستی و منداڵەکان پارێزراون دەبێت هەوڵیش بدەین منداڵەکانمان لە کۆڤید پەروەردەش بپارێزین. سەر هەڵدەدەن وە کێشە بۆ کۆمەلگا دروست دەکەن سەرەتا هەمومان ئەگەر لە هەر سێکردەکان بەڵەکان بکەن. خودی راستی یعنی او کچکی اوانو که عمری تقریبا 13 سال حتی اونو که یعنی خود دایکاوه فقیر تیش و فقرات جیبی راستی یعنی کسی های امکانیت بخو بکرید یا های امکانیت نیا بخو بکریدن راستی من امکانیت نبین من بکری با و اوش یعنی ده تشتکی نمونه ویجگله کی جانه راستی او تشت از حس کم یعنی کردستان عامتا هوا نه بس لیره الحلبچه دیارە ئەم کورسە تایبەتانە تایبەتە بە ئیفلیجی میشکی مناڵان ئەم کورسیانە عەدەدیان 26ە کە گەشتونەتە ئێرە لە بەریتانیاوە هاتوون جۆرێکی زۆر تایبەتە و هەر کورسی 1600 دلاری پێدراوە و بێ بەرامبەر پێشکەش بە مناڵانە ئەکرێت و هیوادارم لە داهاتوە بتوانین زیاتر هاوکاری ئەم مناڵانە بکەین دیارە ئەم مناڵانە لە هەموو شوێنە جیاوازەکانی کوردستانەوە هاتوون هەنێکی تیا بوو لە خواروی عێراقەوە بەڵام ئەمڕۆ مەجالیان نەبوو دیارە بێن.